سلااو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سلامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان لە زانستگاکانی کوردستان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. لە درێژەی زەخت و گوشارەکان بۆ سەر چالاکانی خوێندکاری کورد لە زانستگای ورمێ چەند ڕۆژ لەمەوبەر زۆرتر لە 30 خوێندکاری کورد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ورمێوە بانگهێشتکران و لە هەمویان بەڵێننامە و تەعهودیان گرتووە کە نابێ هیچ جۆرە چالاکیەک بۆ پشتیوانی لە خەباتی خەڵکی کۆبانێ لە زانستگای ئازاد و زانستگای ورمێ بەڕێوە بچێت. هەروەها مهدی دوعاگوو یەکێک لە چالاکانی خوێندکاری کوردی خەڵکی ورمێ و سکرتێری پێشووی ڕێکخراوەی یەکیەتی دموکراتیکی خوێندکارانی کورد لەلایەن دادگایستنەوە بۆ تاوتوێکردنی پەروەندەکەی بانگهێشتکرا بوو. زەخت و گوشاری ئەم دوایانەی هێزە ئەمنیەتەکان بۆ سەر چالاکانی خوێندکاری کوردی زانستگای ورمێ لە کاتێکدایە کە پێشتریش چەندین خوێندکاری ئەو ناوچەیە بە بیانووی بوونی ئاڵای کوردستان لەسەر لەپتابی خوێندکاریان یان بەشداریان لە کۆبوونەوەی ناڕەزایی خوێندکاران بە بۆنەی مەرگی شەیدا حاتەمی لەلایەن ئیتلاعاتەوە بانگهێشت و هەڕەشەیان لێکرا بوو. وەها کردەوە گەلێک لەلایەن دەستگا ئەمنیەتیەکانی حکوومەتی ئیسلامیەوە لە کاتی زۆر یەک لە ناڕەزایی خوێندکاریەکان لەوانە ناڕەزایی خوێندکارانی زانستگای سەنعەتی ورمێ و بەشداری خوێندکاران لە ناڕەزاییەکان بەرامبەر بە وشکبوونی گۆلی ورمێ دووپات کرابوونەوە. هەموو ئەمانە لە کاتێکدایە کە بەوتەی معاونەتی ئاموزشی زانستگای ورمێ تەنیا لە زانستگای ورمێ 134 خوێندکار بە بیانوگەلێکی جۆراوجۆر لە زانستگای ورمێ دەرکراون و لە خوێندنی باڵا بێبەشکراون. جێگەی ئاماژەیە گەورە شاری کوردنشینی ورمێ نزیک بە 30,000 خوێندکاری تێدایە کە لە زانستگای ئازاد، پەیامنور، سەنعەتی، علمی کاربردی و خودی زانستگای ورمێ و چەند زانکۆیەکی دیکە لەو شارە سەرقاڵی خوێندنن. ئەم زەخت و گوشارانەی حکوومەت بۆ سەر چالاکانی خوێندکاری کورد لە ورمێ و بربەسنانەوە بەرامبەر بە چالاکیەکانیان لەوانە داخستنی گۆڤارە خوێندکاریە کوردیەکان سەرچاوەیە بۆ ترسی حکوومەت لە چالاکیە شۆناسخوازەکانی خوێندکارانی کورد لە زانستگاکان و لە نێو خەڵکی شاری ورمێ دەگەڕێتەوە. ئەوەی ڕاستی بێ شاری ورمێ کە زۆرتر لە 1 ملیۆن حەشیمەتە بەهۆی هێرشی سەلجوقیەکان و مۆغۆڵەکان نزیک بە 800 ساڵە کە پێک هاتە. جەمعیەتەکەی گۆڕاوە و خەڵکی تورکیش بوون بە بەشێک لە دانیشتوانی ئەو شارە. هەر بەم بۆنەوە حکوومەت لە ڕێگای بەرپرسانی شارەکەوە کە زۆرتر لە نێو کەسانی بەڕەگەز تورکی شیعە هەڵیان دەبژێرێت لە بەردەم چالاکی خوێندکارانی کورد لە زانستگای ئەو شارە بربەست دەنێتەوە و لەم ڕێگاشەوە بە شێوەیەکی نامرۆڤانە لە سیاسەتی تەفرەقە و دووبەرەکینانەوە کەڵک وەردەگرێت. بە بەرچاوگرتنی ئەم پرسە و دوایین گوشارەکان بۆ سەر چالاکانی خوێندکاری کورد لە ورمێ داوامان لە چالاکی سیاسی و ڕۆژنامەوان بەڕێز مەتین ڕۆژهەڵاتی کردووە و لەم پەیوەندیدا چەند پرسیارێکیان ئاراستە دەکەین. بەڵام سەرەتا دەچین و گوێبیستی دوایین هەواڵە خوێندکاریەکان لە زانستگاکانی کوردستان دەبین و پاشان بۆ درێژەی بەرنامەکە دەگەڕێنەوە لاتان. چالاکێکی خوێندکاری کورد بانگهێشتی دادگاکرا. چالاکێکی خوێندکاری کورد لەلایەن دادگای ئینقلابی شاری سنەوە بانگهێشتکرا. بە پێی هەواڵی گەشتوو بە ناوەندی ئاسۆی ڕۆژهەڵات، مهدی دوعاگوو چالاکێکی پێشووی خوێندکاری کە بەرپرسی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد بووە لە ساڵی 1380 هەتاوی بەهۆی بەشداریکردن لە ساڵوەگەڕی ئیبراهیم لوتفوڵاهی لەگەڵ ژمارەیەکی دیکە لە خوێندکارانی کورد دەست بەسەر کرا و دواتریش بە دانانی بارمتەی 5 ملیۆن تمەنی ئازاد کرا. شایانی باسا ئیبراهیم لوتفوڵاهی چالاکی خوێندکاری کورد لە بەفرامباری ساڵی 1386 هەتاویدا لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە لە شاری سنە دەست بەسەر کرا و 9 ڕۆژ بە دوای دەست بەسەرکردنەکەی لە گرتوخانەی ئیتلاعاتی ئەو شارە گیانی لەدەستا. مهدی دوعاگوو بەهۆی بەشداریکردن لە ڕێوڕسمی ساڵیادی گیان لەدەستدانی ئەو چالەکە خوێندکاریە کووردا چەندین جار لە دادگای شاری سنەدا لێپرسینەوەی لێکراوە و تاکو ئێستاکەش دۆسیەکەی دانەخراوە. جێگەی باسا مهدی دوعاگوو
لە مانگی بەفرامباری 1391 تاوی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری سنە بە 6 مانگ زیندانی هەڵپەسێردرا و لە ماوەی 5 ساڵدا مەحکوم کرا و هۆکاری حکمی ئەو چالاکە خوێندکاریە لەلایەن دادگاوە هەوڵدان دژی ئاسایشی نەتەوەیی ڕاگەیەندراوە. پرۆفسۆرێکی کۆر لەلایەن زانکۆی ڕازی کرماشانەوە بربەستی بۆ دروست دەکرێت. بەرپرسانی زانکۆی ڕازی کرماشان دژایەتی لەگەڵ چوونەسەرەوەی پلەی زانستی یەکێک لە مامۆستایانی ئەو زانکۆیە دەکەن. بە پێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان، دکتۆر محەممەد ڕەزا هەمزەیی لە وتوێژێکدا لەگەڵ بڵاڤۆکێکی ناوخۆیدا ناڕزایەتی خۆی بە هەڵسوکەوتی سیستمی زانکۆی کرماشان لەگەڵ بڕوانامەکەی دەربڕیوە. ناوبراو ئەو شێوە هەڵسوکەوتەی بەرپرسانی زانکۆی ڕازی کرماشانی بە بەرچاوتەنگی و نەزانی وەسف کردووە. محەممەد ڕەزا هەمزەیی ناسراو بە فەریبۆرس خاوەنی بڕوانامەی 2 دکتۆرا و پلەیەکی پرۆفسۆری کۆمەڵناسی فەرهەنگی وڵاتی ئاڵمانە. ئەو کەسایەتی زانستی کوردستان لە وتوێژێکدا لەگەڵ هەفتەنامەی نەقدە حال باسی لە نەبوونی گۆڕانکاری لە پلەی مامۆستایانی زانکۆ لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا کردووە. پرۆفسۆر هەمزەیی بەهۆی لێکۆڵینەوەی لە شانامەی کوردی وەکو باشترین لێکۆڵەر لە ئێراندا دەستنیشان کراوە کە چەشنێک لێکدانەوە و شرۆڤەکردنی بواری فەرهەنگی و زمانەوانی ناوچەی کرماشان و زاراوەی گۆرانە. ئەم کتێبە لە ساڵانی 1997 هەتا 1902 زاینی لەلایەن یانس لوی ڕابینۆ سەبارەت بە کرماشان نووسراوە. ناوبراو لەو بارەیەوە ڕاگەیاندووە ئوستورەی گۆران لێرە و لەو ناوچەیەدا ڕەگی داکوتەوە وەرگێڕانی ئوستورەکانی نێو شانامەی فردۆسی نین. ئەم ئەدەبیاتەش بە شێوەی زارەکی بووە کە دواتر نووسراونەتەوە و ئەو دەقەشی کە لێکۆڵینەوەم لەسەر کردوون مێژوەکەیان بۆ 130 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. راپۆرتێک لەسەر بازرگانی و کۆمەڵگەی کرماشان لە سەدەی 19 زاینیدا و خواستگەی بزاوتن بەرهەمەکانی دیکەی دکتۆر فەریبۆرس هەمزەین. دکتۆر فەریبۆرس هەمزەیی لە دایکبووی شاری هەرسین لە ئوستانی کرماشانە و خۆناغی منداڵی و مێرمنداڵی لە گەڕەکە کۆنەکانی کرماشان تێپەر کردووە و لە ماوەی سەربازیەکەیدا دیپلۆمی زمانی ئینگلیسی لە ئەنجومەنی ئێران و ئەمریکا وەرگرت و پاشان بە مەبەستی درێژەدان بە خوێندن لە بواری سینەمادا ڕووی لە هندوستان کرد. بەڵام بەهۆی ئەوەی کە کەسانی بیانی لە وڵاتە لە ڕشتەی سینەمادا وەرنەدەگیران خوێندنی لە ڕشتەی ئابووریدا درێژە پێدا و سەرنجام لە ڕشتەی کۆمەڵناسی و بزاوتە کۆمەڵایەتیەکاندا پلەی دکتۆرای بەدەستێنا. بڕوانامەی دکتۆراکەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێرانە. دکتۆرای دووهەمی لە کۆمەڵناسی ئاینەکاندا لە ئاڵمان وەرگرتووە. دواتر خولێکی دکتۆرای باڵای لە ڕشتەی پەرەپێدانی نێونەتەوەییدا بینیوە و تزەکەشی بەراوردکردنی 3 وڵاتی ڕوولەگەشەی ئێران، کۆریا و ئارژانتین بووە. چوار مامۆستای خوێندنگا لە پارێزگای سنا لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەرکران. هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی لە ترسی بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕەزایەتی 3 مامۆستای خوێندنگەیان لە پارێزگای سنا دەست بەسەر کرد. بە پێی هەواڵەکان ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی هەشتی ڕێبەندان هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی لە پارێزگای سنا 3 مامۆستای کوردی ئەو پارێزگاییان بە ناوەکانی موحسن کولیڤاند، ئەلبۆرس حەیدەری و جەبار عەلیزادەیان بە تۆمەتی هاندانی بیری گشتی و بانگێشکردنی خەڵک بە مەبەستی بەشداریکردنیان لە کۆبوونەوە دەست بەسەر کرد. هەروەها یەکێک لە چالەکانی سنفی مەدەنی شاری سەقز بە ناوی سلێمان عەبدی لەلایەن ئیدارەی ئەماکن ڕادەستی دادگای ئەو شارەکرا. ئەو مامۆستا کووردا کە ڕۆژی 4 ڕێبەندان بانگێشتی دادگای ئینقلابی ئەو شارەکراوە تۆمەتی شێواندنی بیرروڕای گشتی دراوەتە پاڵی. بە گوتەی یەکێک لە هاوکارانی سلێمان عەبدی ناوبراو ئەو تۆمەتەی ڕەت کردووەتەوە و سەرنجام بەدانانی بارمتەی 20 ملیۆن تمەنی ئازاد کراوە. شایانی باسە لە ڕۆژەکانی سێشەممە و چوارشەممەی حوتوی ڕابردوو مامۆستایانی شارەکانی سەقز، کرماشان، مەریوان، سنەوبانە با بەڕێوەبردننی کۆبوونەوەی ناڕزایەتی سەبارەت بە دەستگیری چالاکانی سنفی و بارودۆخی ناجێگیری کاریان ناڕزایەتیان دەربڕی بوو.
خوێندکارێکی کورد لە مەهاباد کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئامارەکان لە ئێران باز لە چوونەسەرەی ڕێژەی خۆکوژی لە نێو توێژی خوێندکاراندا دەکەن و لەو پەیوەندیەدا چەند ڕۆژ لەمەوبەر خوێندکارێکی کوردی خەڵکی مەهاباد بە هۆکارێکی نادیار لە ناو ماڵەکەی خۆیدا خۆی هەڵواسیوە و کۆتایی بە ژیانی هاتووە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان لە شاری مەهاباد، پێشمان پاگنەزەر ناوی ئەو لاوە کوردەیە کە تەرمی بێگیانی لە ناو ماڵەکەی خۆیاندا لەلایەن کەسوکاریەوە دۆزراوەتەوە. هەتا بڵاوبوونەوەی ئەو هەواڵە هۆکاری ئەو ڕووداوە ڕوون نەبووتەوە. خۆکوژی لە نێو خوێندکارانی ئێران و کوردستاندا بە چەشنێک پەرەی سندووە کە هەنووکە بە دووهەمین هۆکاری گیان لە دەستدانی ئەو توێژە دێتە ئەژمار. سیستمی فێرکاری و پەروەردەیی لە ئێران خوێندکارانی تووشی خەمۆکی کردووە. ئەوە وتە و ڕای بەشێک لە کارناسانی پەروەردەیی و دەروون ناسیە. سعدی پەیوەندی کارناسی پرسە پەروەردەیەکان لە ئێران لەو توێژێکدا لەگەڵ دویچوێڵا لەو باوەڕەدا بووە. سیستمی فێرکاری لە ئێران زۆر سەقەتە و ئەو سەقەتی و کەم و کوڕیەشی گەڕاندوێتەوە بۆ قۆناغی ناوەندی و دواناوەندی. ئەو کارناسە وتوێتی قوتابی هەر لەو کاتەدا لە بیری ئەوەدایە کە بە شێوەیەک بتوانێت دەرەجەی باش بەدەست بێنێت و لە کۆنکوردا سەر بکەوێ و باسی لەوەش کردووە. بە دڵنیاییەوە ئەگەر ئەو قوتابیە نەتوانێت سەر بکەوێ تووشی خەمۆکی دەبێت. بەپێی دوایین لێکۆڵینەوە و توێژینەکانی شارەزایان لەسەر پرسە کۆمەڵایەتی و دەرونیەکان لە ئێران لە هەر 20 کەسی خەمۆک 12 کەسیان دەست دەدەنە خۆکوژی. ساڵی 1392 وەزارەتی زانست لە راپۆرتێکدا بڵاوی کردبوویەوە لە هەر ساڵێکدا بە شێوەی نێوەنجی نزیک بە 4000 خوێندکار لە ئێران کۆتایی بە ژیانی خۆیان دێنن. لە ئێران لە هەر 30 حاڵەتی خۆکوژی لە نێو خوێندکاران 8 حاڵەتی کوڕان و 22 حاڵەتی دیکەشی کچان پێکی دێنن. خۆکوژی لە نێو خوێندکاراندا دوای ڕووداوی هاتوچوو بە دووهەمین هۆکاری گیان لە دەستدان دێتە ئەژمار. دەستبەسەری خوێندکارێکی کورد. خوێندکارێکی کوردی دانیشتووی ئیلام لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە دەست بەسەر کراوە. بەپێی هەواڵی ماڵپەڕی خوێندکاران چەند ڕۆژ لەوە پێش هێزە ئیتلاعاتیەکانی کۆماری ئیسلامی ئێران خوێندکارێکی کوردی دانیشتووی ئیلامیان بە ناوی مهران عەلی بەخش دەست بەسەر کردووە. هێزە ئیتلاعاتیەکان لە کاتی دەست بەسەرکردنی ناوبراویان داوەتە بەرلێدان و کوتان و سوکایەتیان پێکردووە. جێگەی ئاماژەیە ناوبراو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی نەیاری کۆماری ئیسلامی دەست بەسەر کراوە. گۆڕانی سەرپەرستی زانستگای ئیلام. مۆڵەتی سەرپەرستی زانستگای ئیلام لە کاتێکدا کە 9 مانگ لە دیاریکردنی تێپەڕنەبووە نوێ نەکراوە. بەپێی هەواڵی ماڵپەڕی نیمکەت ڕەزا سەحرایی کە ماوەی 9 مانگ پێش وەک سەرپەرستی زانستگای ئیلام دەستنیشان کرابوو، بڕیاری سەرپەرستی ئەو زانستگای بۆ نوێ نەکراوە و سەرۆکی پێشووی زانستگایان وەک سەرپەرستی ئەو زانستگایە هەڵبژاردەوە. یەکێک لە خوێندکارانی زانستگای ئیلام بە نیمکەتی ڕاگەیاندووەکە لە کاتێکدا ڕەزا سەحرایی کرا بە سەرپەرستی زانستگا کە خوێندکاران سەبارەت بە کردەوەکانی سەرپەرستی پێشووترمانیان گرتبوو. ناوبراو بەدانی بەڵێن و هیوا ئومێدی خستە ناو دڵی خوێندکاران. بەڵام پاش تێپەڕبوونی 9 مانگ دیتمان کە تەواوی ئەو بەڵێنانەی ناوبراو بۆ بەدەسەڵات گەیشتن بووە و پاش بەدەسەڵات گەیشتنی تەواوی بەڵێنەکانی پێشووی پاش گوێ خست و هەر لە ماوەی سەرپەرستی ناوبراو جێگری سەرپەرستی زانستگا لە ناڕەزایەتی بەکارەکانی 3 جار دەستی لەکار کێشاوە. جێگەی ئاماژەیە کەشی زانستگای ئیلام زۆر داخراوە و تەنیا ئەنجومەنی ئیسلامی و بەسیجی خوێندکاری بۆیان هەیە نووسرا و گۆڤاری خوێندکاری بڵاو بکەنەوە. ناڕزایەتی خوێندکارانی زانستگای ئازادی مهران. خوێندکارانی زانستگای ئازادی مهران ناڕزایەتیان بە کردەوەی بەرپرسانی ئەو زانستگایە دەربڕی. بە پێی ماڵپەڕی خوێندکاران بەرپرسانی زانستگای ئازادی مهران پێشیان بە چوونە سەر جەلسەی تاقیکردنەوەی کۆتایی وەرزی و خوێندکارانە گرت کە نەیان توانی بوو شەهریەی ئەو وەرزەی زانستگا بدەن.
هەردووە بەدوای ئەو کردەوەی بەرپرسانی زانستگا خوێندکاران ناڕزایەتی خۆیان بەو کردەوەیە دەربڕی و ئەوەیان بە ڕوانگەیەکی ئابووری و بەدوور لە کەشوهەوای زانستگا زانی. جێگەی ئاماژەیە خوێندکارانی قەرزدار بە زانستگای ئازاد نەتەنیا ناتوانن بەشداری تاقیکردنەوەی کۆتایی وەرزی خوێندن بن، بەڵکو ناتوانن بۆ وەرزی داهاتوو ناونووسی بکەنەوە و زانستگا سایتی تایبەت بە ناوی ناونووسیکردنی ئەو کەسانە دەبەستێت. هێزە ئەمنیەکان لە زانستگای ورمێ ڕێگری لە بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕزایی بۆ پشتیوانی لە کۆبانێ دەکەن. بە پێی هەواڵی ماڵپەڕی خوێندکاران، حراست و ئیدارەی ئیتلاعات لەگەڵ بەڕێوەچوونی کۆبوونەوەی خوێندکاران لە زانستگای ورمێ بۆ پشتیوانی لە کۆبانێ ناڕزاییان دەربڕیوە. هەر بە پێی راپۆرتی ئەم ماڵپەڕە لە درێژەی بەڕێوەچوونی کۆبوونەوە و خۆپیشاندان بۆ پشتیوانی لە خۆڕاگری کۆبانێ لە بەرابەر تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی، خوێندکارانی کوردی زانستگای ورمێ هەوڵی بەڕێوەبردننی کۆبوونەوەیەکی هاوشێوەیان داوە کە لەگەڵ ناڕزاییەکی توندی حراست و ئیدارەی ئیتلاعاتی ئەم شارە بەرەو ڕووبوونەتەوە. خوێندکارانی زانستگای ورمێ و زانستگای ئازادی ئەو شارە لە هەوڵی بەڕێوەبردننی مانگرتنی پشتیوانی لە کۆبانێ بوون کە لەلایەن حراسەتی زانستگا پێشیان پێگیرا. هەر لەم پەیوەندیەدا زیاتر لە 30 خوێندکار لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ورمێ بانگهێشت و لە هەمویان مۆڵەتی کەتبی وەرگیراوە کە چی دیکە هیچ هەوڵێک بۆ بەڕێوەبردننی مانگرتنی بە کۆمەڵ نەدەن. لە ماوەی 1 ساڵدا 134 خوێندکار لە زانستگای ورمێ دەرکراون. لە ماوەی ساڵی ڕابردوو 134 خوێندکار بەهۆی زیاتربوونی ڕێژەی ترمگەلی مەشروط لە زانستگای ورمێ دەرکراون. دکتۆر ئیسماعیل ئاین جێگری بەڕێوەبەری پەروەردەیی زانستگای ورمێ لە وتوێژێک لەگەڵ هەواڵنێری دەوڵەتی ئیسنا بە سەرنجام بەوەی کە لە ئێستادا 14688 کەس خوێندکاری لە حاڵی خوێندن و هەروەها بە بەراوردی ئەگەری دەرچوونی 1200 کەس خوێندکاری ئەم زانستگایە وتی لە ساڵی پار 134 نەفەر لەم خوێندکارانە دەرکراون کە هۆی دەرکرانی ئەوان پەروەردەیی و لە سەرەوەتربوونی ڕێژەی ترمی مەشروطی بووە. ناوبراو لە درێژەدا وتی لە نیوەی یەکەمی ساڵی خوێندنی 92-93 341 خوێندکاری ژن و 478 خوێندکاری پیا و لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتنیان بەدەست نەهێناوە. هەروەها لە درێژەدا وتی لە نیوەی دووهەمی ساڵدا ئەم ڕێژەیە زیادی کردووە بە شێوەیەکە 356 خوێندکاری ژن و 541 خوێندکاری پیا و لە تاقیکردنەوەکان دەرنەچوون. ئاین لە پەیوەند لەگەڵ هۆکاری دەرنەچوون لە تاقیکردنەوەکان وتی بۆ ئەم پرسە دەکرێت ئاماژە بە هۆکارگەلی جیاواز بکرێت، بەڵام هۆکاری سەرەکی بە هەڵە هەڵبژاردننی بواری خوێندنە کە ئەمە لە کاتی خوێندن دەبێتە هۆی کەمتربوونەوەی ئاستی زانستی خوێندکار لەم بواری خوێندندا. هەروەها کارناسان بنەڕەتیترین هۆکارگەلی قبوڵ نەبوونی خوێندکارانیان نەبوونی بەرنامەی دروست، دووری لە بنەماڵە و هەروەها کێشەی دەرونی ڕاگەیاندووە. لە درێژەی بەرنامەکەدا وەکو یەکەم پرسیار لە میوانی بەرنامە دەپرسین کە مەبەستی حکوومەت لە بانکردنی 30 خوێندکاری کورد بە بیانووی پێشکردن لە بەڕێوەچوونی ڕێوڕەسم لەلایەن خوێندکارانەوە بۆ پشتیوانی لە خەباتی خەڵکی کۆبانی و بەگشتی زەخت و گوشارەکان بۆ سەر چالاکی خوێندکارانی کورد لە زانستگای ورمێ چییە و بە چ مەبەستێکە؟ بۆ وێنە کۆمەرۆ بکارە ڕەوشە خوێندکارên کورد لە زانینگەها ئورومیە شروع بکە پێویستە هەندێکی ڕەوشە سیاسی و ئەولەهی و ئەمنیەتی و باژێرە ئورومیە هەندێکی نێرینێکی سەر بدە پشتی وەرگەرە سەر ڕەوشە زانینگەها ji ber ku zanîngeh beşek ji wan siyasetên giştiyê Komarê İslamiya ku li ser bajara Urûmiyê tê meşandin. Eger siyasetên Komarê İslamî li ser Urûmiyê ji bo me eşkere be ron be ew demê mirov dizane ku aynı wê siyasetê di
پلانێکی بچووکدا چاوە لەسەر زانینگە هاتێ مەشاندن هەر وەک هون دەزانن باژارە ئورومیە پێک هاتێک ji netewê ayînên cuda ne ew bi vê meعنiyê ku di fezayekî demokratîk de dikare bibe nimuneyek pêk we jiyana bi emn ji bo hemû deweran we di aynê zaman de dikare bibe besterek ji bo ajavegerî û siyasetên Komarê İslamiyê lê mixabin Komara İslamî heta niha ew pêkhatiya mozayîka bajara Urmiyê ne wekû fursetek belkû wekû tehdîdek bi xwe re dîtiye bo wê jî di rêjahiya 36 sal temenê xwe de her tim xastiya wê derê siyaseta serkût siyaseta tebعîz siyaseta binpêkirina mafê netewa wê ayîna bikar bîne bo jî hemêşe bajara Urmiyê ji bo serhildan û ji bo neraziyetiya hemêşe amade ve Komara İslamî ji her heta niha ev siyasete beraya biriye ca eger wisa bû di zanîngeha de jî aynî ew tişte tê meşandin bo nimûne xwendewanên Kurd hene zanîngeha Urmiyê de dixwazin bi zimanê xwe bi rayê bûçûna xwe bi merasîmê xwe hindek bi serhatên xwe pîroz bikin lêberê ew siyaseta komara toxandin û serkûtkirin aynî di wê zanîngeha de jî wisa berdewam dibe mesela Kubanê ku pîrozbahiyek ji bo hemû netewayê Kurd gelek bajêra da li ser şeqama da hate pîrozkirin gelek parçeyî Kurdistanê bi fermî û berfirehî xelk hate kolana û pîroz kir lê belê ji bo Urmiyê ew tişte gelek cuda bû bîra me neçtin behsa Helepçe ku têde kirin yek ji wan zanîngehê ku yekemîn car karî merasîma Helepçe pîrozbahî bikin û merasim bigirin û rêwresmekê ji bo bin zanîngeha Urmiyê bû lê mixabin dewleta Îranê wekû ku nêrînekî emniyetî li ser wana hebû piştî wê yekemîn merasima de êdî nehêşt çi merasimekî Kurdî bi her nowekê bêt li zanîngeha de bête qedexekirin ve xandkar nekarin wan pîroz bikin gelek xandkarê me yê Urmiyê yê Kurd yan karîne xwendina xwe xelas bikin êsta biîşin ya gelekî wan ji ber xatirê wan tebعîzana ku heraseta danîşgah li ser wan bû ji ders hatine veqetandin û nekarîn berdewam bin gelekî wan jî penaber bûn derketine derwey welat yanî bo nimûne zanîngeha Urmiyê nebûye sembolek ku lavê Kurd wê derê dersê bixwîne û bigehe encamekê bo jî gelek nimûne wisa berdestin ku ji ber siyasetên qirêjê Komarê İslamî gelek xwendkarê me dew ji dersê berdane û nekarîne bi serkeftî dersa xwe bidawî bînin هەروەکە ئاماژەمان پێکرد حکوومەت لە ڕێگای بەرپرسانی شاری ورمێوە کە زۆرتر لە نێو کەسانی بەڕەگەز تورکی شیعە هەڵیان دەبژێرێت وەکو زۆرێک لە بوارەکانی تر لەو شارەدا لە بەردەم چالاکانی خوێندکاری کورد لە زانستگاکانی ئەو شارش لەو ڕێگاوە بربەست دەنێتەوە و بە شێوەیەکی نامرۆڤانە لە سیاسەتی تەفرەقە و دووبەرەکینانەوە لە ئیدارەکردنی شارەکە کەڵک وەردەگرێت بەم بۆنەوە داوامان لە بەڕێز مەتین ڕۆژهەڵاتی دەکەین کە ئەو پرسەمان زۆرتر بۆشی بکاتەوە و سەبارەت بە مەبەستەکانی حکوومەت لەو بارەوە تەوزیحاتێکی زیاترمان بۆ بدات. یەک ji pirsgirêkên xwendkarên Kurd zanîngeha Urmiyê di aliyê dewletê de ji bo wan têde pêş yanî ew siyaseta serkûtkirin a duhim jî dewlet birêya wa panturkîst ya regezperestên tondro kêşeyekê bû ji bo xwendkarên Kurd durist dikin bo nimûne mirov dikare bêje hereketên regezperestî li xwendingehên Urmiyê de piranî berbest û kost be ji bo xebatên xwendkarên Kurdî gelek ji xwendkarên Kurdî ne bi rêya dewletê belkû bi rêya wan regezperesta wan panturkîst da têne tehdîdkirin we dewlet jî baş wê nedibîne û çi kêşeyekê ji bo wan tehdîdane çê nake renge di gelek rêyan de jî rêxweşger e ji bo ku ew di netewên cêwas ya ew di xwendkarên ku ji netewê Kurd Türkin li hev bialin û pirsgirêk bo wan bête pêş ji bo ku bikarî her di aliye kontrol biketin
اجازه به مثلا نمونه یک اوکا هون دزانن یک ج پیگهن ناوندی که جزانیزگاه ارومیه در کتبون و انستو احمد خانی دا مزرانده بون بو خباتک خوندکاری بو خباتک کلتوری نه برای دولت هات تهدید کردن بلکه نمونه برجاو مهنکو برای برین و انستو برای وان رگس پرست و وان پانتورکیست هات نه تهدید کردن بوان را ایمیل هات شاندن سر فیسبوک آن هات قصه کردن بیانیه سر وان درخشن حتی و سالی کردن هیدی ناوندا انستو احمد خانی دکت جر فشاری و اندام وان ادی چه امنیت وان نده هات پاراستن دولت برای وینکو بکاره به وان تهدیدانه کم بکه وان هیرشن کو رگز پرست و پانتورکی سر انستو احمد خانی کم بکه جاوی خوش وینه را گرد پانتورکی هیدی هیرش کرد او خوندکار و برایوبرن و انستو مجبور من دوج انستو بردن پنابر ولات دی ببن و جبر وان ناکوکی که هینی دولت کاری گلگ راحت بهانه که بگره دسته خو وش بی انستو پلوم کرده یعنی خلکی اورمی بگشتی و ساجیان دکن او تهدیدانه ده آسته که بچوک دا رنگ لزانیستگه ها هنه اما ده آلیه که گشتی دا لسر توای نتوای کرد که اورمی دا جیان دکت آنه هنه دجنوینش خشونت خاموش چوانه یعنی نه برای چک نه برای کی فیزیکی بلکه برای کی روانی و روحی ده تأثیر لسر روحیات نتوایتی خلکی اوی دوری دانه بونمونه دخوازم وی برنامه دا در فتحاتی پیش اشاره آماجه بوی نبکم که گلک تابلو نشاروانی باجه رومی دا بونه ترکی خلکی کردی که در جیان که برای خود در تابلو که ترکی هات یعنی ویساندن باجار خدا او خشونت خاموشه یعنی اوج بوی دسلمینه هر روز بوید بیجه که او شاره نه شاره کی کردیه شاره کی ترکیه او انسان روبروی وان هیرشن روانی و خشونتی ده بویجی هسته که جدایی دویدا چید و جا مثال اوه هم در رگز پرستن هم در دولت دا همیشه او سیاست بیگانه کردن خو مهاجر دیتن خو دور گرتن جناوان دا جبو کرده هاتیه برای وقت برن اما سر رایوانه همیان دوباره خوندکارین کرد ویداری چالاکن دولت وینش دزانه و هر درفتک جبوی وان بیتا پیش بیگمان خوندکارین کرد باجار اورمیه دکاره نمونه اک من جبو توای باجار دی کردستانه چما هر وقت مثال مراسم حلب چه که باجار اورمی ده هات گرتن نمونه اک بو جبو همو باجار دی کردستان هیدی دی برای گرتن وان مراسم و پیروزکردن وان مراسم بشه وەکو پرسیاری کۆتایی ئێوە دەزانن کە ڕۆحانی بە دروشمی کەمکردنەوەی بربەست و ئاستەنگەکان لەسەر ڕێی چالاکیە سیاسی مەدەنی و خوێندکاریەکان هاتووەتە سەرکار بەڵام بەکردەوە ئێمە تاکو ئێستا نەتەنیا کرانەوەیەکمان نەدیوە بگرە کە گوشارەکان زۆرتریش بوو بێت بەڕای ئێوە ئەم مەسەلەیە هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە ڕەنگە بە هاتنە حەسەنی ڕۆحانی بتایبەت خوێندکار و کۆمەلگا مەدەنی هێویەکی وسا تێدا چێبوو کە جارە دی سەردەمێکی vekirî wek û serdema xatemî ji bo xebat û çalakiyên medenî di nav civaka Kurdistan û Îranê da bêçêkirin. Ji bo wê jî hindekî pêşwazîkirin ji hatina ruhanî di nav komelga medenî Kurdî da çêbû, dengdanek hebû. Lê belê em vêne ji bîr nekin. Sîstema desthilatdariya Komara İslamî yek qalib e. Her kesek bi her cure fikrekê bête ser desthilatê di tabloa giştî da ji bo rewşa Îranê çi navê guhertin. Renge hindekî feza vekirîtir ve hindekî derfet ji bo xwenîşandan û nivîsîna heba. Ema di tabloa giştî da tiştek nayê guhertin. Ew tiştej ew ye ku dîda emniyetê ji bo Kurdistanê di aliyê hemû desthilatê ku dête ser hukm faktura yekemîn e. Ew dikare islah teleb be, dikare usulgera be, kêşen ne. Muhim ew ye ku meselê Kurdistanê kêsekê ji bo hemiya yek e yani. Boyê jî di Kurdistanê da rêk aynı siyaseta 36 sal berê niha çar dihate meşandin bi hatina Hesenê Ruhanî jî aynı wê tişte hate dewam kirin. Bo nimune mirov bêje. Di demên berê da çend zîndaniyê siyasî di zîndanên Kurdistanê û bi taybet Urmiyê de hatine darvekirin,
ڕێژەیەوەن دە سەردەمە ڕوحانیە چ نەهاتە گواردن بەلکو زێدەتر بوو چەندین ناوەندێن ڕۆشنبیری کە دەمە ئەحمەدی نەژاد دەهاتبوونە پلۆمکردن ئەنیسو ئەحمەدی خانی دەمە ڕوحانی دەهاتە پلۆمکردن پارێزەرین کورد بۆ نمونە پێویست دەبینمنەوەی بینمە سەر زمان مەسئول شەمس نەژاد کە دفاعی مافێ مرۆڤ پلان و پرۆژە کاریدا بوو دە سەردەمە ڕوحانی دەهاتە گرتن و حەبس ژێرە هاتە برن حتا وەکالەتەوەی ژبێ هاتە ستاندن و gelek mînakên yên din wisa boyê jî bi hatina her desthilatekê cudabîr di Rewşa Kurdistan da çin nayê guhertin ve zanîngehê Urmiyê hemêşe rûberûyê van fişara nebûne. بەڵێ بینەرانی ئازیز بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی گزینگ خوێندکارانی هێژە هەروە کە لە کۆتایی بەرنمەکانی پێشوماندا ئاماژەمان بەوە کردووە ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمەیلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەسمان لێرەشدا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنمەکە شەو و ڕۆژێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە